لەبەر بەڕاستی من ڕەشبینم، زۆریش ڕەشبینم، بێئومێدم لەوەی کوردایەتی بتوانێت جارێکی کە بمان باتۆ خانەی 1991. بەخوا قەسەم بە کوردایەتی و بە خەباتەکەش ناتوان بمان بنەوە زمانی پێش ئینتیفاڵش پێش ڕاپەڕینەکە. هجومی هەر جێشێک لەم وڵاتانەی عەرەب و فارس و تورکمە بێتە سەر کوردایەتیوانان ناتوانن دیفاعی لێ بکەنەوە. دوای ئەو خەڵکە ڕەش و ڕوتە دیسان ئەڕوابێ بە پێشمەرگە مافیاکان دێن و منەظەمیانەکەن و ئەیان خۆن گەورەکانی ژەڕۆنەوە بۆ خارج هەرێکە پارەی خۆیخوا. هیوادارم من غەڵەت بم، بەس وەڵڵاهی من خوێندنەوەکەم ئاوای کە ئەی خوێنم بەچی چاکبی بە باشە پێم ناڵێت خوا کابرای ئاسنگەرە چۆن پێ بڵێن فیزیا بڵێرەوە، با بە کابرای خەڵوس فرۆش هەر خەریکی خەڵوس فرۆشی بۆ چۆن پێی بڵم وەرم بە مامۆسای جامعە پرۆفیسۆری پزیشکی بە چۆنە بێ کاکە تو خوا نێچیروان پێی بڵێ وەرە کاکە ئیدارەی دەوڵەت و ئاڕاستی کۆمەڵگەکە بکە بەچی ئەیکە ئاڕاستی کۆمەڵگە بەچی ئەکرێ بەیەکێ بڵێت خوا ئەخلاقی خەڵکی بپارێزە بەچی ئەی پارێزە کە خۆی بێدینە بێدینی سەرچاوی بێ ئەخلاقیە یا بێ قانون کۆنتترۆڵت کا وەکو ئەوروپا ئەو ئەخلاقانی کە هەیەە قانون کۆنتترۆلی کرد هەزاران یعنی چەند یعنی على الأقل لە سێ بەرەوژون هەزاران فەقەرە قانون هەیە کە خەڵکی کۆنتترۆل کردووە لە وڵاتیان ئەجا خەڵک کۆنتترۆل نابێت ئەجا دراوسێ کوژێ عاشقە کوژێ هەموو شەوێک لێدا لەبەر خەوتن لەبەر جنس لەبەر شتی تر هەلا کونن خی گەورە ڕەحمکە خی گەورش بە تەکید ڕەحم ناکە ئاوا چونکە خی گەورە خۆ قانونی دانا خی گەور بۆ ئەو پێغەمبەرە نازارانش قانونەکەی نەگۆڕی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وخواهي قوري معادلەکەی سحری نییە بڵێ باش ئەو پێغەمبەرە با ڕزگارکەم ئەویان ڕزگارەکە بەڵام سەیدنا زەکەریا و سەیدنا یەحیا هەموو شەهید بوون و کوشتە